كريم شيخ كاظم لبدايته ماس مفروش وردە ئیتر ئێتمام ما بەشتی سروشتی خۆمانە کوردی سیرێژ و کەرێ و پەنیر و قەیماق و ئیتر جۆرەکانی سپیایی بە گشتی معلباتی شمەیە بەس لە مشتری وایەیە داوای شتی معلباتەکە بەس لە سانەوەی سروشتیە لەم لادیانەی بامۆک و جەلیلە و عەنەب و بۆ نمونە لە خورماڵ و لە پریس و لە زەربەی لاتەکانی هەڵەبجە بۆمانێت بۆ نمونە معمیلمانەیە لام وایە 30 ساڵەوە معمیلمە مناڵ تازە ژنیێنەوە چا کوڕەکانی موهەندیسە مامۆسایە تێگەیت یعنی ماوەی تقریبەن لەنەوە یەک و من خەریکە من وەڵا هەموو خەڵکێک دێت بەس لە سلێمانی و هەولێر و بۆ نمونە لە کەلار و لە زۆربەی شوێنەکانی منتقەی هەورامان و لە کوردستانیان بۆ لام بە تایبەتی شتیان بردووە بۆ نمونە بەدڵیان بووە ڕۆن بێ کەرێ بێ سیرێژ بێ پەنیر بێ ئیتر بۆ هاتوونەتەوە بۆ لام ماس ئەکرێ بە دۆکە ئەکوڵێنرێت کە دۆکە ئەکوڵێنرا ئایکەنە تورەکەەوە کە کەوتە تورەکەەوە ئاوەکەیدا ڕۆژ و نیوێ 2 ڕۆژ ئاوەکەی تەواوی دایە ئیترەوە پێڵەن سیرێت هەمە ماسی مەڕە ئەمە بە شیری مەڕ لەم کاتا کەمە لەوانەیە 30 سەر 20 سەر مەڕ اینجا سەڵێکی 2 کیلۆی مەڕی دابێت